يا ربي خوا رحمان بيبكي يا الله يا أرحم الراحمين لقناها كان ما خوش بي ربنا اغفر لنا وارحمنا يا ربي خوا يقبيك أم إيمان داراني كي جو لم متاردقرن كدي بيستن لقل همو إيمان داراني أمتي محمد صلى الله عليه وسلم لم بندقناه بارا ليك بيكي بيسران وبنراني أم متارو مسلمانان يا ربي خوا لقناها كان ما خوش بي يا ربي خوا رحمش ما بيبكي يا ربي خوا چاکە کانمان بۆ زیادکەی خوای پەروەردگار گوناهەکانمان ڕەشکەیتەوە بە کردەوەی چاک هەر خراپەیەکمان کردو یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی چاکەیەکی لە شوێن بکەین یا ئەرحەم الراحمین چاودێری تۆ بەردەوام بەسەر خۆمانەوە ببینین یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لەم ئومەتی ئیسلامە بکەیتەوە لەم کوردە موسڵمانە بکەیتەوە شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت دڵی هەموو دڵبەخەمەکانمان خۆشکەی هەموو دەرگایەکی بەرەکەتی ئاسمانمان بخەیە سەرپشت هەموو بەرەکەتێکی ئەم زەویەمان بۆ بڕوێنی يا ربي خوا ولاتي كردستان مان ولاتي مسلمانان همو جيهان للشر بدوركي لخوين رشتن بدوركي للشر خرابكاران بمان باريزي للشر الشياطين يا ربي خوا بمان باريزي يا ربي خوا رحم بحال مامكي آمين 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 والحمد لله رب العالمين.